سەرەتا هەم ئامۆژگارێکی ئێمە هەم ئامۆژگارێکی بینەرانش بکەیت حەزەکەین شتێکمان پێشکەشکەی شتێ لە ئامۆژگاریمان پێ بڵێ بە تایبەتی خەڵکی ئێستا تەوەکولی کەمە توزانم ئەم هەموو ڕزق و ڕۆزی و شتە باشە هەیە خەڵک زۆر شکرانە ناکە حەزەکەی لەو بارەیە قسەیەکمان بۆ بکەین. وەڵی مامە ساگیان من وەکو ئەرزم کردی حەمد و سەنا بۆ خوا تەمەنم هەیە الحەمدولله لە باوکمەوە لە باپیرەمەوە لە بەرەی باوکمەوە لە بەرەی دایکمەوە حەمد و سەنا بۆ خوا ڕێگەی شانازیە ڕێی بسڵمانەتیان پێشان داین لەخوا بەجاوێ لە تەمەنیشا هەر من باوک باوەلەی ڕەحمەتیم باوکی دایکم خۆ ئافریقا چوار کوڕی بووە نەنکم دایکم ئایشی ناوگە ئێوارە مەغری و وەکوی سە مزگەوت نەوگە بەرماڵەکەی داخستگە و چوار کوڕی بووە و سێ کچ ئاوای کردووە قامەتی داوەستەوتی ئەرێ خوا ئەگەر لە چارەی ئەم کوڕانی منتە نووسی کوڕی خەڵک کوڕم بکوژێ کوڕم کوڕی کەس نەکوژێ خوای گیان خۆم کوڕە هەتا دنیا دنیاە بۆ من نامێنێ ئەگەر لە چارە نووسیون کوڕی خەڵک کوڕم بکوژێ کوڕم کوڕی کەس نەکوژێ نەنکیشم زایفە ئەقلی ئاوایە قوربان هەڵە کێشە کوڕە یاخوا کەوەمار بواوە و لا جوانتەوە لا جوان ڕەشەوەم دێروەختیوە تەنە بۆ دوعاکەی لەم کوڕانمان ئەویش سلام ئەغاتەوە یێژێ ئایش تۆ چوزانی خۆم کوڕە تا دنیا ئاخرەوێ بۆ من نامێنێ خوا هەر لێمە سێنێ تۆ بەڵام کوڕی من کوڕی خەڵک بکوژێ نە خەوم ئەمێنێ نە شوێن و ڕێم ئەمێنێ نە ئەم خەو ئیسراحەتمە ئەمێنێ بەڵامەکی من کوڕی خەڵک کوڕی من بکوژێ خەڵک تێت مەرحەبایم ئەکا ئیحترامم لێگرێ خوام لێ ڕازیەوێ ئەمە تۆ بۆنە دامایی خۆم کوڕت دا بە لا ئیلەها ئیلە الله بە حەول و قوەتی خوا وەک ئەوگمەوە لە ئایراما گیری خوارەوە ئەو فەرمایشتە ئەمە یەک بە قوربانوم قەناعەت بووە قەناعەت بە قوربانوم قەناعەت بووە بەخوای بێشەریک دەرەوم کردووە لە بنی خەرمانە جووا ئەوسا کەڵە شاخ بوو شاخی وڵە کەرەی تێکرا بۆ داستێشکردن نانە ڕەقە ماسۆ کەڵە مێروچە نانە ڕەقە لە دەمی ئەوە ماسۆ ئەومە خواردە وام زانیە پڵاو گۆشتەکەی ئائیم ئێوارەستانەی خۆم ئەو من پێ خۆشترەوە باشە قەناعەت نەماوە بەسا خەوم احترامی گەورە و بچووک نەماوە ڕێز ئیسا من ڕیشم سوێ قسە بڕا چی لێ جا بە ئەزیەتتان نەوەم لە خزمەتە یاڕێکیان ئەمەقتانە لە عەسرەکە لە مزگەوتەکە دانیشتم دوو گەنج سێ گەنج و دوو لە ئامانە و سێ زایفە هات خۆیان وەژووری پیاوەکانە کرد منیشتم باوکە کاکە گیان دادەگیان ئەمە شوێنی ئەوەی ئەوشە شوێنی ئەوانە یەکێکیان هەرزەکارەکە چیە برا چییە کردوە قڕەوە هەراوتم بابەگیان خۆ نەحەم نەکردووە بە قوربان و زەلامی نابڵەوەی کوێر وایە خۆی وەرخوێنەواریشون نهان دووسیاغەمە شوێنی ئافرەتە جیام کردنەوە هەرکێ چوونە ژێی خۆیان و هەروان مەویا حاجیبە تۆزە بینی نازانم بێژم چی باباس تۆزە باسی ڕەمەزانی ڕابردووش بکەنی قەدیم ئەو کاتە ئیش و کار زۆر بوو ئیش هەمووی بەدەست ئەکرا دەبە جوود بە گا بکەی درە و بەدەست بکەی ئەو کاتە ڕەمەزانی ئەو کاتە چۆن بوو ئێوە ئەو کاتە چۆن ڕەمەزانتانە بردەسەر بە ڕۆژوە بوون ئەو کاتە بە حەول و خەوەتی خوا لەو دوودیا جا کاتی خۆی من تاوەکی 63 زعیم سدیق هاتێ ماڵم لە دوانزەی مامەوە دوانزەوەم هەیە لە لای سیروانە لێوگم ئەو کاتە لە قەیەفەری نەبووم جا من باوەلیانم لێونە ئەمەی لێرا باوکی برایەکشم دایکجیادە لێراویتە ئەوە بۆنەی خاڵوانی و لێراوە من بۆنی خاڵوان و لێرە لێوێ ئەو ساعتمە جا بە قوربانی سەرم لە دوو سەعات بوو خاڵۆیەکی من حاجی ساڵحی مەحمی مام سەعات لە ڕەمەزانە ئەیان فەرموو ئالمەکان دێوەدیە گەڕیان مەلایەکمان باوردایە قوربانی سەرم خوای زانیە جا لەسەرەوە لەم هەر تێکە چین سیوای مەغری و سیوایە هەڵەکا لەو کەلە ئەوە هەری کرد بانی مەغری و بگە ڕۆژگەکە و بشکێنە شەفەقی بەیانی سەرکەل و حاڵ فەجری بەیانی
ئەوە دای هەر سەبانی بەیانی بگە ئێستا زەردە ئەمێنێ بەو سوورێنەوە بە لا ئیلاهە ئیلەڵڵا کوڕێکی خۆم شایەتمە بانگم کرد بانی مەغریبیاندا بابە بۆ خاتری خوا کورە هەیە هاوا شۆمان لێمە گۆڕن ئەنجا ئەو زەمانە قەسەم بەخواوەکو تۆ ئەفەرمی دەرەوی جۆ من خۆم 45 تەنەکە گەنم و جۆ بە تاقی تەنیا لەو بەری بەکراوە ڕنیومە سۆ 15کەیان جۆگە 30یەکەیان گەنمووە بە تەنیا خورگێرە زەخمە ڕنیومە سۆ کێشەم کرێ گێرم کرێ بە تەنیا 5 گا 6 گام بەسە سەس گێرە بە تاقی تەنیا گێرم کردووە سوورم کردو جا بە ئیرای خواگەی یا مەختانە دەمدەمەی دوو ئێوارەتیاوە شو شەماڵێت تێر ئەم شەماڵە ئەها سوور بۆ شەن ئەم خەلەمانە توورە کرد سوورم کردووە ئەنجا کەس و ئاوماڵ هاتین هەرەوەزی یاریان داوم هاو دومانە کردو ماسە هاوڵمانە سوو بۆ ماڵ باشە مە بەسم ئەوەیە خەڵکی ئەو کاتە بۆ ڕۆژوو بۆ تاعەتکردن بە ورەتر نەبوو تا ئەرزەکەم دەرەوەمان کردوێ بە ڕۆژووین کێشەمان کردوێ بە ڕۆژووین شەوپاسی مەرەزەمان کردوێ بە ڕۆژووین شەوپاسی دەغڵمان کردوێ بە ڕۆژووین بەخوا ئامۆ مامەیەکم بووە خوا ئافریکا دوان زەمانەمە بێژم وە چۆنها ئەینە هەروە ڕۆژ بوو جا شتێکی تریش هەبوو کاک حاجی تەوەکولیش ئەو کاتە بەخوای پەروەردگار زۆر باش بوو یعنی کەسەکان نانی ئێوارەی هەبووە گوو بۆ بەیانی خوا گەورەیە هەرە بەخوا ئێسا حەوت کەڕ ساڵی سێ کەڕ ماڵەکەیە گۆڕی ساڵی سێ کەڕ ماڵەکەیە گۆڕی ئەمە ئیسرافە ئەمە حرامە ئەمە ئەنجا قوربانی سەروم من پردایەتیم کردات لولێغا نازە پیاوی پیاوەکەیە شەرم ناکەم لەو خوا نەوێت کورە تۆ بێ بزانە ئەم نانە ئەی خۆی ئەم ناڵانەوە کرە حەڵاڵە یانە هەر ئەی پێچینەوە پرسیار لە خۆت بکەیت ئەی پێچینەوە ئەمە ساگیان قەناعەت نەما بە قوربان و من وەک حەدم نییە ئەم قسانە بەخوا قەسەم لە تەمەنی ئاواومە بیستمە لە عالمە بەڕێزەکان سوعالیان کردوێت لە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم قوربانی سەروم کەی دنیا ئاخرە فەرموویەتی ئەڵڵاه ئەعلەم خوا خۆی ئەزانێت بەڵام با پێتان بێژم نەتیجەی آخر زەمان دیاری ئەوە نیشانەکانی دیاری ئەوە قوربانی سەروم کەیە ئەو وەختەی 77 حیزب پەیاوێ یەک حیزبیان حیزب وڵایە ئەنجا قەوری ریسپی نامێنێ سیلەی ڕەحم نامێنێ گەورە و بچووک نامێنێ قەناعەت نامێنێ خانە 7 تەبەق و 8 تەبەق ئەیوەن بۆ ئاسمان ساڵی نامچەند کە ڕێماڵەکانتان ئەگۆڕن ڕوت پۆشتەی بەڵام ڕووتی ئەمە نیشانەکەی ئیمڕۆ لە سەڵنەوەی و نوۆی دیاریداوە قوربانی سەروم تۆ پێم بڵێ بزانم لەگەڵ عیبادەت و ڕۆژوەکانت چۆنی ئێستا من خۆم هەڵ ناکێشم حەمد و سەنا بۆ خوای ڕەبی العالەمین ئابقە ئەوە وگمە ئەشەو بیلاوە زانمە ئەم تەجێسانێ هەژدەی ڕەمەزان و دایانەوە ملمانە بارمان کرد چوین بۆ ئێران ئەو 12 ڕۆژە ڕۆژگم بۆ نەگیران تێگەیت وە ئەوە وگمە حەمد و سەنا بۆ خوا ڕۆژگم نەشکان ڕۆژگم گرتووە شەشەڵان نۆمینە لە پاڵیا بە تۆفیقی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیسەی وە زانمە تا سوێ ئەمە نان نەخۆمەوە زانمە ئەوە خەریکی چی بوو ئێمە بانگمان کردیتەوە لە ئیشیشمان کردی قوربانی سەروم ئەوە یەک دوو بیرمانەیە ئالێرا بیری ئاو کورە خوا زوڵم لە کەس ناکە گومڕاکان ئەوەنیانە کڵەشاغ لە عەرز گرت کوڕێکی خاڵۆزەمەیە حەمەیلا لە حاجی عەبدوڵڵا ئاگویا لە مەنانینەکە دانیشتی وتێ لا لە حەمە مانای چی تۆیەکی کڵەشاغ لە عەرز گیریا وتم بابە گیان بەخوا ئەوە نە کڵەشاغ لە عەرز گیریا ئەمە هەمگە بیرە ئەلکەوازی و زازانم چی و چی ئیتر ئاو لە ژێر عەرزا لەکوێ بمێنێ بیر و باوەڕ نەما بیر و باوەڕ نەما کورە مامۆستاگیان خوای گەورە موفقت کاکا حاجی گیان دەستت ماجەکەین خوا لە ڕاز ناوەڵا زۆر خۆشحاڵ بووین قسەکانت ئامۆژگارین بەر لە هەمووان بۆ ئێمە بەڕاستی خوا لە ڕازم بەو ناوی خوا بێڕیان تووشی مناڵێکی وایژ گۆڵێکیان ئەدەبوو باوە تۆ ئاخچەوە سەرەوە
کوڕە چۆن ناقم چیە ئەوەی تۆ ئەسڵە ئەگەر بیگرێتە گوێ خەیر مەگا نەگرێتە گوێ من تاوانبار نیم قسەکە زۆر جوانە قسەکە زۆر جوانە ئەوە ئەو تەبلیغەیە کە لەسەر هەمومانە کە پێویستە ئەمر بە چاکە بکەین و نەی لە خراپە ڕاست ناقسەکەی تۆ تەواوە یژم بابە گیان تۆ بە ڕەنجەشانی خۆ بەڵێ ئیسەی یژم قەزەی کوردایەتی و کوردوم کوردپەروەن و حەز دەکەم ئیسەیش نە ئیسەیش لە بیدایم تا ئاخری کەناسم کورد مسەیتەروێ وەسەر دووەنی عالەمە بەڵام بە ئیمانێکی قایمەوە